بابەتی نرخی یەکەی کارەبا لەسەر شوێنە بازرگانی و هەروەها پیشەسازیەکان و گەشتیارەکانیش بە شێوکی گشتی دەگرێتەوە. بابەتی پاڵپشتیکردنی حکوومەت لە کردی گەشتیاریەکە لە هەنگاوانەی کە لە پێشتریش کۆمەڵێک هەلی دا بە کردی گەشتیاری کە چۆن بتوانرێت پێش بخرێ، بەڵام بابەتی گرانی نرخی کارەبا کە هۆتێلەکان تێشخانەکان پێویستیان پێێتی کە 24 کاتژمێر کارەبایان هەبێ، بەڵام ئەو بە جۆرەوە ئامارانی کەوا وەزارەتی کارەباش بڵاوی کردوەوە زیاتر لە تریلیۆنێک دینار هاوبەشانی قەرزارن بە تایبەتی لە سێکتەری بازرگانی و پیشەسازی لەبارەی گرانکردی نرخی کارەبا لەسەر هۆتێلەکان. شکر عەزیز جێگری سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکانی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک شکر زۆر بەخێر بێی. ئەو نرخی کەوا بۆ هۆتێلەکان دانراوە بە تایبەتی کرێی کارەبای مانگانە تا چڕا دێگرانە و لە ئاستی ئەوەدانیە کە خاوەن هۆتێلەکان قەرز یاخود پارەی کرێی کارەبا بدەن؟ بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان لە 2002 دائما ویستیتمان ئاسانکاری پێ هاوکاری بکەین لە خاوەن ئوتێل و بنکە گەشتیاریەکان، بەڵام وحدەی کارەبای لەسەر بنکە گەشتیاریەکان زۆر گرانە و لە هەمان کاتە کارەبایەکەی نیشتیمانیش 24 ساعات نییە، مثلەن ڕۆژێ 10 ساعتەیە، 14 ساعتەکەیت کە ئوتێل مەجبورە مۆلداتی خۆی بەکاربیێنی کە مۆلدانەش کولفیان زۆرە بە گاز و بە ڕوون و بە سیانەکردن و بە کارمەندەوانە. لێ دایمەن وەی کردیە خاوەن ئوتێلەکان هەردەم قەرزاری حکوومەت بن نەتوانن پارەی قەرزەکەی کە لەسەریتیان لە بەگرانی کارەبای بیدەن. یەکەی کارەبای لەسەر ئوتێلەکان پێشی ساڵێک 130 دینار بوو، ئێستا بوویتە 169 دینار. باشە، یعنی زیادی کردە. لە هەمان کاتدا پار لەو وەختەی کە بەرمێلی گازی بە 100,000 دەکرا ئەو سار بە 240,000 و کارەبایەکەش لەسەریان 10 ساعتە 12 ساعتە 12 ساعتەکەی تر دەبی بە گازی تەعویزکەنەوە. ئەو واردەی کە لۆیان دێ هەر ئەوەندەیە بەشی گازەکەی بکە، باشە بەشی خەرجی خۆیان بکە. کاک شکر ئەو بابەتە بابەتی گرانی نرخی سوتەمەنی لە هەموو جیهان هەیە، بەڵام خاوەن هۆتێلەکان بەراورد بە ساڵی ڕابردوو تا چەند مانەوەی گەشتیار یاخود خەڵک وەک خۆی هێشتۆتەوە، ئایاوانیش نرخی مانەوەیان گران نەکردیە؟ بە پێچەوانەوە ئەمە ئوتێلەکانی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر ئەوانەی کە لەگەر گروپات کار دەکەن سعریان زۆر هەرزانە، یعنی تەسەور کە ئەوانەی کە لەگەر گروپات دەوای دەکەن هیچ نەفرێک شەوانەی ناگاتە 10,000 دینار، کەواتە گەر ژوورێک دوو کەسی تدابیان سێ کەس داوێت 30,000 دینار، 30,000 دینار بەشی پارەی کارەبا و گازەکەی ناکاتن. دەستکاریان نەکردی، دەستکاری نەکرا و باری دارایی مچینە ئەو مساعدش نەبی هەندە شت هەیە سارەکان زیاد بکرێت و کە ئەو مەوادەی بازاڕیش دوو ساڕە لەوانەیە لە بەهۆی پەتای کڕۆنەوە بەهۆی ئەو باری اقتصادی کە دووەلی هەیە شت گران بووە و تەسیریشی لێکردینە، لەوانەیە بگاتە ئەو مەرحەلەیە کە زۆربەی هوتێلەکان نارم زۆربەی لەوانەیە 120یان لەو فەسلی زستانەی دابخەن وەرزی گەشتهاوین لە باکرێش چکەمە ئەوەی لەبیر نەکەین 190 خاوەن ئەوانەی کە ئوتێلیان هەیە ئێستا کرێچینە، یعنی خاوەن مڵک نینە برێن کرێ بینایەکی و کرێ کارەبای و کرێی سوتەمەنی و کارمەندان و زائیدەن زەریبە و ڕسومات و یعنی شتەکان هەموو لە سێ خڕدەبتەوە لە یەک کاتە پێی ناکرێ بداتن وعدتەن لە هەموو دنیاش لە وەرزی هاوینە. ئێستا چارەسەر چیانی چۆن دەتانەوێت داوا بکەن و لە چ ڕێگەیەکەوە چی بکرێ بۆەوەی نە حکوومەت بارگرانی بکەوێتە سەر وە نە خاوەن هوتێلەکانیش بەو شێوەیە زەرمەند بن، چی بکرێت؟ ڕاستی ئەمە داوامان کردیە و هەردەمیش لەگەلایانی پەیوەنددار قسەمان کردێ یەکەی کارەبای لەسەر بنکە گەشتیاریەکان هەرزان بکرێت، کە یەکەی کارەبایەکە هەرزان کرا خەڵکە دەتوانی قەرزەکانی بدا و لە هەمان کاتە بکرێت ئەقساتەکی مریح، یعنی نەک کابرا 50 ملیۆن قەردارە برێن بە دوو قستان لۆما بێن 50 ملیۆن با بەدە قستی باتن دەتوانی بیدا، بەڵام کە زەختیان لێکرد پێی ناکرێ بداتن. چەند ژمارەی هوتێلەکانمان چەندە لە هەولێر بۆ نمونە؟ ئێستامە لە هەولێر هوتێل و موتێل و گوندی گەشتیاری نزیکەی
385 هوتێل و موتێلمان هەیە. ئەی لە کوردستان بەعام لە کوردستان نزیکەی 800 لە بینی 850 لە 900 دەبیتن. هیچ ئامارەتان لەیە کە ژمارە هوتێلەکان چەندن بەراورد بەوانەیە کە قەرزیان داوە و ئەمە بەنسبە ئەوەی دەکەن ئێستا 6 تا 7 لە شاری هەولێر قەرزاری دایرەی کارەباینە کە پارەی 7 باش زۆ سپاس شکر عزیز جێگری سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی کوردستان سپاس کە لەگەڵمان.